بناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان باز لە هەڵمەتەکەی عەلی زەیدی دەکەین بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی کە بەردەوامە قسە لە سەرەوە دەکەین ئامانجی سەرەکی چییە ئایا خواستی و یاخود ئیرادەیەک هەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی یاخود نمایشێکە یاخود خۆنواندنێکە یاخود تۆڵەی سیاسەوی کە عەلی زەیدی دەیکات و ئەوانەی کە دەستگیر کراون سربەکێن ئایا لە ناو شیعە کێ بە ئامانج گیراوە لە ناو کورد کێ بە ئامانج دەگیرێ لە ناو سوننە بامان شێوە کێ بە ئامانج دەگیرێ و ئایا لەوە زیاتر بەرەو سەردەڕواک ئێستاوانەی دەستگیر کراون زیاتر لە 14 پەرلەمانتار دەستگیر کراون بریکاری وەزیری تێدایە ڕاوێژکاری تێدایە ئایا دەڕوات بۆ قۆناغی دواتر و لە ناو کوردیشدا ئایا پەرلەمانتاری کورد بەرپرسی کورد دەستگیر دەکرێت و چۆن مامەڵیان لەگەڵا دەکرێت ئەم پرسانە لەگەڵ بەڕێز شوان داودی ئەندامی پێشووی ئەنجومەنی وێرانی عێراق قسەی لەسەر دەکەین کاکشوان بەخێر بە سوپاسیان بەدەبوون دەکەین بۆ بینەرانی بەرنامەکەت زۆر سوپاس دەکەین بەر لەوەی کە بینە سەر ئەوانەی کە دەستگیر کراون سربەکێن سربەت چ لایەنێکن کێ بە ئامانج گیراوە دەمەوێت سەنجی بەڕێز بزانم لەبارەی هەڵمەتەکەی بە شێوەیەکی گشتیە و هەڵمەتی عەلی زەیدی ڕایگەیاندووە چۆن لێی دەڕوانی ئامانجەکە چییە ئامانجەکە بەکرداری ڕوبەڕووبوونەوەی گەندەڵەیە یاخود شتی دیکەیە زۆر سوپاس دیارە ئەم حکوومەتە لە سەرەتای دروستبوونیەوە لە دوای ئەو قەیرانە قوڵەی کە عێراق تێکەوتوو کە ئەم حکوومەتە هاتە بەرهەم لە هاوکێشەیەکی سیاسی تازە بۆ منطقەکە و بۆ عێراق ئەم حکوومەتە لەدایک بوو ئەم حکوومەتە لە دوای شەڕی ئێران و ئەمریکا لەدایک بووە لە دوای پاشەکشەی فعلی ئێران لە ناو هاوکێشەی سیاسی عێراقا هاتۆتە کایەوە کۆمەڵی حساباتی تازەی هەیە ئەم حکوومەتە حکوومەتی ئەمری واقعە فەرز بووەتە سەر تەنانەت ئیتاری تەنسیقیش فەرز بووەتە سەریانە ئەگینا هەمومان کێشە و ململانەکانی ناو ئیتاری تەنسیقیمان بینی تا ئاخر ڕۆژ و ئاخر دەرفەتە دوا دەرفەتە بۆ ئەوەی دەسەڵات لای شیعەی عێراق وەکو پێویست بمێنێتەوە و ئەو پرۆسە سیاسی عێراق ئیدامەی پێ بدرێ لەبەرەوە کێشە و قەیرانەکان لە عێراقا گەیشتۆتە ئاستێک ئەگەر چارەسەر نەکرێت تقریبا ئەو خەریتە سیاسیە ئەو وڵاتە بەو شێوەیە نامێنێتەوە ینی گەیشتۆتە و خەڵکێکش هەیە خاوەنددارەتی ئەو پرۆسەیە و ئەو وڵاتەکەن لەبەرەوە کۆمەڵی گۆڕانکاری گەورە لەڕێ ئەم حکوومەتەوە کرێ پێش ئەوەی بڕۆینە سەر گەندەڵێکە لە ساڵی 2011ەوە بە تایبەت پرۆسی سیاسی لە عێراق کرد شۆ قۆناغێکی ترەوە دوای کشانەوەی ئەمریکا سەرکەوتنی ئۆباما و کشانەوەی ئەمریکا لە عێراقا عێراق ئەرزی عێراق وەکو هەدیەیەک لەسەر سینەیەکی زێڕ ڕادەستی ئێران کرد لە ماوەی چەند ساڵی ڕابردووە ئەرزی عێراق بەدەست ئێران بووە ئاسمانی عێراق بەدەست ئەمریکا بووە لەبەرەوە کێشە و ململانێ و پینەکردن و پەنادان زۆر هەبووە و دەرفەتێک هەبووە بۆ خەڵکی گەندەڵ ئەوانەی کە خاوەنی نفوزن ئەوانەی خاوەنی هێزن ئەو عێراقا بە موڵکی خۆیان بزانن تەنانەت حکوومەت و وزارەتەکانش کرین و فرۆشتنی پێوە ئەکرا و لەسەر ئاستی پشک ئەمە موڵکی منە هەر وزارەتێک حیزبێک وەری بگردایە وەکو موڵکی خۆی تەسەڕوفی پێ کرد ئەمە لە دوای ئەم هاوکێشە تازەیە ئەوە نامێنێت ئێستا ئەرزی عێراق و ئاسمانی عێراقش ئەمریکا قەراری تیادا ئەنی ئەمە قۆناغێکی تازەیە لە دوای ئەم هەموو ململانی و کێشانەی کە بەڵام شاکەن بۆ پاراستنی دەسەڵاتیان ڕازی نەبوون بە عەلی زەیدی پێم وتم ئاخر دەسەڵاتەکە لای خۆیانە هیچ گۆڕانکاریێک بەسەرات بەڵێ دەسەڵاتەکە لای خۆیانە بەڵام ئەبێ عێراق بکەنەوە دەوڵەتی موەسسەسات دەرفەتێکە بۆیان بۆ ئەوەی عێراق بکەنەوە دەوڵەتی موەسسەسات دەرفەتە پیان دراوە ینی عەلی زەیدی دەرفەتە دراوەتە دەستی شیعە و عەلی زەیدی پەرلەمانتاری نییە و ئەوەشی ڕاگەخۆ لە ناو ڕەحمی
حزب سیاسی تەقلیدیەکانەوە نەهاتووە. ئەمریکا هێناوێتی، ئەمریکا بە کۆمەڵی مەرجی خۆی هێناوێتی. عەلی زەیدی مەسەل کەسێک بووە لە عێراق و لە پرۆسی سیاسی و ئەو وەزع دۆخی لە عێراقا بووە مستەفید بووە. عەلی خاوەن سەرمایەیەکی زۆر گەورەیە و زیاتر لە شەریکات و ئەوانە چەند بەنقێکشی هەیە. بەشێک لە بەنقەکانی عەلی زەیدی لەناو ئەو بەنقانەیە بوو کە لە خەتی سوورا بوون لای ئەمریکا، لەبەرەوە کۆمەڵێ تەمیل و پارەسپیکردنەوەی تیا بووە. بەڵام عەلی زەیدی ئەمریکەکان لەگەڵ عەلی زەیدیە کە گەیشتنەوەتە کۆمەڵی ئیتیفاق ئەو حەزرانەیان لەسەری هەڵگردووە بۆ ئەم مەرحەلە کۆمەڵی شتیان هەیە جێبەجێ بکات. ینی شیعە لە ڕێگەی خەڵکی خۆی و لە ڕێگەی شیعەوە پرۆسەکە جێبەجێەکەن. هێزە شیعەکانش لە دوای ئەوەی کە ئەمریکا پیشانیانیدا مەسەل چی لە غەزە، چی لە لوبنان، چی لە ئێران، ئەمریکا کی بیۆی بکاتە ئامانج ئاسانە بووی. بەڵام خۆ لە شەڕی ئێران سەر نەکەوتن لە سەری ئێران لە شەڕەکە سەر نەکەوت تا بتوانن بۆ نمونە گروپە چەکدارەکان. من یەک مۆزوعەکەیە ئەمریکا لە شەو ڕۆژێکە صف قیادەی صفی یەکەم و صفی دووەمی ئێرانی نەهێشتووە. قیادەی ئێران لەلایەن خەتی سێیەمە واکرێ، لەلایەن خەتی سێوەمە واکرێ. مەسەل ئێمە بینیمان لە ساڵی 2091 لە عێراق درا، سەدام حوسێنیان لە 2013 ڕوخان. ئێمە بینیمان بەشار ئەسەد لە 2011ەوە وڵاتەکە دەستکراوە خۆپیشاندان و لێدان و دابشکردن و پارچە پارچەکردنی، بەڵام لە 2023-24 ڕوخانیان دوای 12 ساڵ. ینی سەرکەوتێن بۆ شێوەیە بڕیاری لەسەر نادرێت. لە ئەخیرە اتفاقەکان و ئامانجەکانی شەڕەکە اتفاقی لەسەردا کێ ئامانجەکانی پێکاوە لە شەڕەکەیە، بە پێکانی ئامانجەکان دەرەکەوێت کێ براوەیە و کێ نەبرایەوە. ئەم مەوزوعە بە عاتیفە تەعاملی لەگەڵها ناکرێت. ئێستا ئێران لەسەر ئەرزی واقع ئێرانی پێش شەڕەکە نییە. مەوەسط لە چڕوێکەوە لە زۆرەوە، لە ڕووی چەکداریەوە، لە ڕووی نفوزەوە، لە ڕووی کاریگەریەوە، مەسەل لە عێراق، لە سووریا، لە لوبنان. بەڵام بۆ رازی بوون مادام بە ڕاگررتنی شەڕ لە لوبنان، بۆ رازی بوون بەوەی گەروی هورموز بۆ بەجێ کۆنتڕۆلی ئێران بێ، رازی بوون بە گفتوگۆ پێشدایان و دەیگۆڕین. تۆ لە ئیساکە ئەوەی بە گفتوگۆ بۆی ئەڕواتە سەر ئەتوانێت جێبەجێکا پێویستی بە شەڕ نییە. وەکوچی چکە ئەوە باسەکەمانەوە نییە کە بۆ نمونە ئێران ئۆباما بەرەسیێنە لەگەڵ ئێران، ئێستا ترامپ بەرەسی نهێناوە ئازادکردنی پارە بڵاوکراوەکانە کۆناغی داهات و سەروەری ئێران بەسەر گەروی هورموز. ئێرانی ئێستا ئێران بە 50 ساڵی تر نابێتە ئێرانی پێش ئەو شەڕ. چکە آخر بۆچین پێچانە شێ ڕەنگە سیاست بە عاتیفە ناکرێت، وای بە واقع دەکرێت. سیاست بە واقع ئەکرێت، سیاست بە واقع ئەکرێت. ئەوەی پێێ ئەو کابرایە وەزیری خارجی ئێران هاتووە بۆ ڕێخستنی ئەو مەراسیمەی تەرمی خامەنەئی پێش ئەو شەڕە بووایە پێویستی بەوە ناکرد وەزیری خارجە بێت. یەکێک لە نوێنەرەکانی ئێرانیان نەنارد بە عێراقیان کرد. وەزیری خارجی عێراق ئێران هاتووە کێ پێشوازی کردووە لە مەتار؟ مستەفا سەنە دەڵێ من سوتفە لە مەتارا بووم پێشوازیم کرد، ئەڵێ سوتفە لەوێ بووم. ئەمانە باش بابین و سەر دۆخی عێراقەوە ڕەنگە قسە زۆر هەڵگرێت. سەبارەت بەو ئامانجەکەی عەلی زەیدی پێ دوایە لەوە زیاتر دەڕوا، چکندێکی پیان وایە دەڵێن ئەوانەی کە دەستگیر کراون پەرلەمانتارن، خەڵکی زۆر ئازباڵانین، بریکاری وەزیرە، ڕاوێژکارە. ئایا ئامانجەکە دیارە چییە؟ من پێم وایە خۆم بە خوێندنەوەی خۆم بەشێکی تحلیل نییە، بەشێکی معلومەیە، زانیاریە. ئەمانەی کە گیراون لەو هەڵمەتە سەولەت الفەجر هێڕشی بەرە بەیان، ئەمانە ئامانجی سەرەکی نین، ئەمانە ئامانجی سەرەکی نین، ئەمانە دەرگان پەنجەرەن بۆ چوونە سەر ئامانجە سەرەکیەکان. لە ڕێ ئەمانەوە ئاعترافات کۆکردنەوەی بەڵگا کۆکرێتەوە. مەسەل چۆن لە ڕێگەی گرتنی عەدنان جومەیلیەوە فەرمانی گرتن بۆ 128 کەس دەرچووە لەسەر ئاعترافاتی عەدنان جومەیلی و بە بەڵگەوە. ئەمانە لە ڕێ هەرێکیانەوە، مەسەل ئەمانە هەمووی لەسەر مەلەفی عەدنان جومەیلی نەگیراون، مەلەفی جیاجیایە، کۆمەڵی مەلەفاتی تایە، مەلەفی کەربولی جیاوازە،
کەربولی بە ناوی گۆڕینی مدیر مەکتەبێک بە 50 ملیۆن دینار گیراوە بەڵام لە بەڵێ ڕئیسی حزبشە کەربولی ڕئیسی حزبشە لە ناو سونەکانە موسەنا سامەڕایی تەنها مەلەفی نەوتی لەسەر نییە گەورەترین مەلەفی تربیە لەسەر موسەنا سامەڕاییە احتیکاری چاپکردنی کتێبی کردووە لە عێراق وەزارەت کەلایەوە بوو لە سوودانی هەر مەلەفی چاپکردنی کتێب احتیکاری موسەنا سامەڕاییە لە عێراق مەلەفات زۆرە ئەمانەیەکە گیراون شتەکە پرۆسەکە بە عاقلی کراوە مامۆستاکەیان زۆر باشە ئەمانە یەک خەڵکێکی دیارن لە ناو پرۆسەی سیاسیە خەڵکێکی دیارن و خەڵکی ڕقەمیەکەکان نین ئامانجە گەورەکان نین ئەمانە دەرگان بۆ ئامانجی گەورەتر ئامانجی گەورەکان ئەشخاص نییە وەکو شەخص ئامانجە گەورەکان مەکاتبی اقتصادی حزبەکانە گشت حزبێک مەکتەبێکی اقتصادی هەیە مەکتەبی دارایی مەکتەبێکی مەکاتبی اقتصادی پێڵێن لە بەغا ئەم مەکتەبی اقتصادیە کە وەزیرەکە دائەنن ئەم وەزیرە مدیر مەکتەبێکی بۆ دانن مدیر مەکتەبەکە قەرارەدا و ئیشەکانێکا و ئەیهێنێ و ئەیبا و پرۆژە دێنن و پرۆژە ئەبێنن و ئەیکردن و ئەیفرۆشن بەکەیف خۆیان وەکەوەی وەرەسەی ماڵی باوکیان بێ باوکیان بردبێ بۆی بەجێشتۆ چۆن تەسەڕەفی بێکەن لەگەڵ وزارەتەکەن لە ڕێگەی مدیر مەکتەبەکانەوەیە لە ڕێگەی مدیر مەکتەبەکانەوە تەسەڕف بە وزارە ئامانجی حەقیقی ئەو مەکاتب اقتصادیەکانە لای خۆمان پێڵێن مەکتەبی دارایی وایە لای ئەوان پێڵن مەکاتبی اقتصادی ئامانجە سەرەکیەکە مەکاتبی اقتصادیەکانە ئەمانە ئەشخاصن ئەم ئەشخاصانە دەوریان هەبووە لە تەمویلکردنی ئەو مەکاتب اقتصادیانە ئەگینا مەسەریسە ئێمە چۆن لێرە لە هەرێمە من و تۆ و خەڵکی کوردستانش بۆسەر خەڵکی کەلار ئەزانن کێ لە کەلار دزیەکە خەڵکی زاخۆ ئەزانن کێ لە زاخۆ دزیەکە پارەکە بۆ کوێڕوە لای کێ و کێ تەسەڕفی پێەکە وایە ئەمە بۆ خەڵکی هەولێر شەڕاستە و بۆ خەڵکی سلێمانی شەڕاستە و بۆ خەڵکی کەرکووک شەڕاستە شخصەکان دیارن هەمومان ئەزانین بەڵام ئەم شخصانە لە ئێستاە کە حزبەکانیان لە دەسەڵاتن غیتای حزبیان هەیە پارێزبەندی حزبیان هەیە پارێزبەندی حزبیان هەیە کاتێک پارێزبەندی حزبیەکان لەسەریان هەڵەگیرێت ئەوانە زۆر ئاسان ئەوانەی کە ئێستا گیراون بەڵێ لە ناو سونەدا کێ بە ئامانزگیرە دوای لەسەر شیعش قسە دەکەن جاکاری هەیە یاخود بۆچی قسە لەسەرەوە دەکەن لەو چواردە پەرلەمانتارە زۆربیان سوننی ئێستا پرۆسەکە ئەم پرۆسە پێویستی بە کۆمەڵی هەنگاوە باش پرۆسەکە پێویستی بە کۆمەڵی هەنگاوە بووە جارێ زەیدی خۆی بڕیاری بۆ کەس دەرنەکردووە خۆی بڕیاری دەرنەکرد بەڵام زەیدی چاودێری دارایی و هەیئەی نەزاعە دەستەی دەستپاکی تەخویل کردووە ئەو مەلەفانە کاری لێ بکەن بڕیار دەربکەن من جێبەجێیەکەم من وەکو جیهەتی تەنفیزی جێبەجێیەکەم بەڵام لە ئەساسە حکوومەتی زەیدی ئەم حکوومەتی زەیدیە لستی لایە لە عێراقا ئەمریکا چاودێری هەموو دۆخی عێراقی کردووە لە زاخۆوە تافا وەزانێ پارە لایکیەیە ئەزانێ گشت حزبێک چی کردو چی نەکردو و گشت شخصێک لە ناوم حزبانە چی لایە و چی لانیە حزبی کوردیت حزبی شیعیت حزبی سونیت حزبی مەسیحیت حزبی تورکمانت هەمووی ئاگادارن چی کراوە چی نەکراوە خطوەی یەکەم کە ئەمانە پێویستیان بە هەڵگرتنی پارێزبەندی هەیە پارێزبەندی کی هەڵێگرێ کە لە کاتێکا پەرلەمان لە عوتڵەیە باش ئەبێ سەرۆکی پەرلەمان هەڵێگرێ سەرۆکی پەرلەمان لە حەلبوسی لەم مەرحەلە لە مەرحەلەیە کەمە احتیمالە کەسی حەلبوسیتیانە بەڵام مەلەفاتی خەڵکی مەلەفاتی حەلبوسی ناخرێتە لاوە ئێستا حالیان 40 دۆسیە کاری لەکرێ ئەمەی عەدنان جومەیلی یەک دۆسیەکی وزارەتی نەوتە لە پاڵاوگەکان جومەیلی سوننەیەوە بەڵێ سوننێ بەس ئەو پەرلەمانتارانی کە دەستگیر کراون پەرلەمانتاری شیعە هەیە پەیوەندی لەگەڵ هەبووە سوننە هەیە پەیوەندی لەگەڵ هەبووە پەیوەندی لەگەڵ بوو بەڵام خەڵکش هەیە لەم پرۆسەیە گیراون پەیوەندی بە عەدنان جومەیلیۆ نییە پەیوەندی بە عەدنان جومەیلیۆ نییە نەخێر مەلەفی تریە بەڵام
وەکو عەدنان جومەیلی کە ئەگیرێ ئەتراف لەسەر خەڵکی ترەکە وەسایقی لایە لەسەر خەڵکی تر وەسایقی تایە لەسەر خەڵکی تر. باش بەس ئێستا لەناو سونە کێ بە ئامانزگراوە زیاتر وتت کەمتر خەڵکی حەلبوسی ڕەنگەتەیە بۆکو پەرلەمانتار چۆتە پەرلەمانتاری خەڵکی بۆم لیستەکان ئەو موسەنا سامەڕایی خەڵکی سیادەی تایە خەڵکی عەزمی تایە خەڵکێکی تری تایە کاکە نەگیراون هێشتا حەزبوسیشی تایە فەرمانی دەستگیرکردنیان هەیە چکە باز لەوە دەکەی کە ڕەنگە زۆربیان سونە بن خەڵکی حەلبوسیشی تایە فەرمانی دەستگیرکردنیان هەیە احتیمالە پەرلەمانتار نەبێ پێویستی بە ئەوە نەبێ حەلبوئین هەیبەت حەلبوسی هینی لەسەر هەڵبگرێ احتیمالە مدیر عام بێ احتیمالە محافظ بێ احتیمالە معاون محافظ بێ تایەتی بەس بازەوەکە زۆربەی ئەوانەی کە لە ناو شیعە بە ئامانزگیراون لە لیستەکەی سوودانین هاوپەیمانی ئەوەدانکردنەوە بۆ نمونە عالێ نوسێف بۆ نمونە ئیبراهیم سومەیدعی حوسێن مؤنسی تایە کە تائیبی حزب اللهە خۆ دەستگیر نەکراوە ها ڕای کردووە دەستگیر نەکراوە چونەتە سەری چونەتە ماڵەکەی ڕای کردووە بەڵام ئەو پەرلەمانتارەکە ئەلا سوکەرشی تایە لەوەی سوودانی هەم ڕای کردو بەڵێ مەوەسمێ زیاتریان ئەو پەرلەمانتارەکان لە لیستەکەی سوودانی نییە ئێستا بوون عالێ نوسێف سوودانی لە تاریخی عێراقا باش لە تاریخی عێراقا حکوومەت وەکو حکوومەتەکەی سوودانی گەندەڵ نهاتوو نەخێر سوودانی ببۆ چەتێک بۆ گەندەڵەکان سوودانی 4 پەرلەمانتاری هەبوو بووەتە ڕئیسی حکوومەت وایە بەڵام کە دەرچووە 46 پەرلەمانتاری هەبوو ئەمە هەمووی کڕیوە ئەمە هەمووی لە ڕێک سوودانیوە لە ماوەی 3 ساڵە مستەفید بوونە لەو ڕۆژانە بەرنمەیەکی وەکیلی وەزیری دارایی پێشتوو مەسعود حەیدەر باسی ئامارێکی کرد لە میزانەی 3 ساڵی ڕابردووە لە سەردەمی حکوومەتی سوودانیا 140 میلیارد دۆلار بزرە ئەوەی ئەو قسەی مەسعود حەیدەر لەلایەن پەرلەمانەوە کراوە داواکاری بۆ ئیدعای عام تحقیق لەوەیە بکرێت لەو میزانیە 3 ساڵیە 140 میلیارد دیار نیە هەموو توانای دەوڵەت و ئیمکانیاتی دەوڵەت خستە خزمەت خۆی و خۆ ئامادەکردن بۆ هەڵبژاردن بۆ ئەوەی جارێکی تر هەڵبژێردێتەوە ئەوانەشی گەندەڵن زۆر بەیان چونەتە پاڵی لە بۆ ئەوەی ببێتەوە ڕئیس وزەرا لە پاڵیا جارێکی تر مستەفید ببنەوە. ئێستا عالێ نوسێف کە دەستگیر کراوە شیعەیە بەڵێ شیعە لە لیستەکەی سوودانی لیستەکەی سوودانیە پێشتر دەوڵەتی قانون بەڵێ محەممەد جەمیل ئەویش پەرلەمانتارە محافظی واسط دوو محەممەدی تایە محەممەد جەمیل مەیاحی محافظی واسط بوو ئەو شیعە ئەوە حەسەن خەفاجی شیعە عەبدوڕەحمان لوێزی سونەیە ئەوی تریان هیند عەباسی سونەیەوە محەممەد فەرمان جبوری سونەیە بوشرا قەیسی نازانم محەممەد سەیهود ئەوە خزمی سوودانی هەم ڕئیسی عەشیرەتەکەیش و هەم غەزوران شێتی ئەو ئەشواقش سونەیە لە کەرکووکەوە تکریتە وەکیل وەزیر ئەو عەلی مەعارج شیعەیە بەڵێ بەس عەدنان جومەیلی سونە بوو بریکاری وەزارت بڵێن وەزارەتی نێو چەند بریکارێکی هەیە زۆری نازانم لە سەردەمی منە 4 هەبوو بەڵێ سەر بۆ کاروباری پاڵاوتن هەیە دابشکردن هەیە بۆ کاروباری غاز هەیە کە کووردە بەڵێ مەوەسم ئێستا لە ناو شیعەکان هەموو لایەنەکان ئایا بە ئامانجگیراون چونکە پێش سونەکان گلیان هەبوو دەڵێن وەکو پرۆسەکە سونە شیعە کورد بە ئامانجگیراون ئەنی پێ دوای جیاوازی ناکرێت من پێم وایە ئیشەکە وا کراوە بڕوا سەر بگرێ احتیمالە لە قۆناغی یەکەم خەڵکی دیاری منیتیانە بێ خەڵکی کوردی تایە کۆمەڵێ واجهەی کوردی تایە واجهەی تاجرن احتیمالە لەناو سیاسەتان نەبن بەڵام تاجرن واجهەی سیاسیەکانن بازرگانی گەورن واجهەی سیاسیەکانن ناوەکانیانی تایە و ڕایان کردووە خۆیان شاردۆتەوە ئەو سیاسیان لە هەولێریان لە سلێمانی لە کوردستانە لە هەمووی هەیە پێدوای بڵین پەرلەمانتاری کوردستانی وەکو پەرلەمانتار یا خود وەکو وەزیر حەسەب معلوماتی منی پێشووی تایە پەرلەمانتاری پێشوو تایە
لە سلێمانی لە هەولێر پەرلەمانتاری کوردی تیای پێشوو زانی چی سەرنجی ڕاکێشاوم کاک حەکیم بەڵێ لە ماوەی ڕابردوو کێشەی چەکەکانی ئەمریکا هەبوو بەڵێ کە ترام باسیە کردێکێتی و پارتی ڕۆژانە یەکتریان تۆمەتبارە کرد وای ئێستا بڕۆ لە کەناڵە نافەرمیەکانی یەکێتی و پارتیوە ئەم بەپەلە و هات و گیرا و ناوی تازە هات ئەم ناوی خەڵکی یەکێتی بڵاوکاتەوە ناوی خەڵکی پارتی بڵاوکات تەنها بۆ بۆشکاندنی بەس پێ دوای هەم لە پارتیم لە یەکێتی تێدایە من پێم وایە لە هەمووی تێدایە لە دەرەوەی یەکێتی و پارتیش لە دەرەوەی یەکێتی و پارتیش تێدایە مۆسد بازرگانەکە بوو تانە بازرگانمان هەیە بازرگان هەیە بازرگانی یەکێتی هەیە بازرگانی پارتی هەیە بازرگانی خەڵکی تر ئەی وەکو دەستگیرکردن هیچ کودێک دەستگیر کراوە نەم بیستوە یەک گرتووی تیابێ ئەوم نەزانیوە کۆمەڵ نەمزانێت کۆمەڵ ئێمە هیچمان نییە پەرلەمانتارمان کەم بووە ڕاست ئێستا بەس ئەگەر لە کۆمەڵ و ئێستا لە کۆمەڵ لە پەرلەمانی عێراق تێدانیوەیە یەکگرتو تێدانە من ئەوەنە مەسەلێ من نابێ وردیکەینەوە ئەم پرۆسەیە نابێ وردکەینەوە لە ئاشخاصە و هەوڵ بدەین لە بەهای پرۆسەکە کەم سەچکە دوو بەرە هەیە بەرەیەک ئەیانەوێت لە بەیانی و تا ئێوارە دیعایی جۆرا و جۆرەکەن بۆ ئەوەی لە بەهای پرۆسەکە کەم کەنەوە لە ناو خەڵک چووکە لە شەقامی عێراقیە پرۆسەکە دەنگدانەوەی گەورە و پشتیوانیەکی گەورەی هەیە و مەسەلەیەکێک لەو ستانەی کە بینیم پشتیوانی سەرۆک عەشیرەتەکانە پشتیوانی هەیە بۆم پرسە بۆ بشتا بەڵام ئەمە پێشتر بە پێی معلومات ئەمەش معلوماتە زەیدی کۆبوونەوەی لەگەڵ هەموو سەرۆک عەشیرەتەکانی عێراقا کردووە کۆبوونەوەیکی کردووە لە ڕێگەی لیژنەی شوون عەشایرەوە عەشیرەتەکانی بان کردووە قسەی لەگەڵیانە کردووە وتێتی پرۆسەی ئەوەمان بەدەسەوەیە شەڕی گەندەڵیەکەین خەڵکێکی زۆرە گیرێت پارەیەکی زۆرە گەڕێنینەوە داواتان لێکەین پشتیوانی کەس مەکەن لەوانە ئەوەی پشتیوانی یەکێ لەو خەڵکانە بکات ئەبێتە بەشێک لەوە ئێستا حالیان داواکاری لە عێراقا هەیە نەک گەندەڵەکان شەریکی گەندەڵەکانش وەکو گەندەڵەکان حسابیان بۆ بکرێ شەریکەکانیانش وەکو ئەوە حسابیان بۆ بکرێ بەرەی بەرامبەر کە ئەوش بەرەیەکی زۆر بەرفراوانە بەرەی گەندەڵ بەرەیەکی زۆر زۆر بەرفراوانە ڕۆژە بێتەوە تا مەسەل ئەمڕۆ دیعایەکی زۆر کراکە کۆمەڵی خەڵک لەوانە بە کەفالەت ئازاد کراون ئازاد نەکراون چکە باسی و محەممەد سەیهود سەیهود تەندروستی تێک چووە بە سژنی براوتە خەستەخانەی ئیبن سینا و تحقیقشی لەسەر و بە سژنی لەوێ بووە نەک باشرا بەس کاکشمان تۆ پیاوێکی ڕاشکای وزانای شتێ لە پارتی خەڵکی تێدایە بەڵێ لە یەکێتی تێدایە بەڵێ لە هەڵوەستیدایە هەڵوێست نازانم بەس نەوەی نوێ خەڵکی تێدایە ناوی نوێ خەڵک تەیە لە کۆمەڵ یەکگرتو تێدانە لای من کوردە لای من مەسەل کوردێک لە دەرەوەی هەموو ئەم حزبانەی تێدا بێ لای من کوردە بە خراپی دەبینی بۆ کورد خراپ کورد هەیە خۆزگە کوردیتیانە خۆزگەتیانە وایە ئەو زانێنە لای ژمارەیان چەندە بازرگان بەڵام کاک ئەمە عێراقە ئێمە نزبەی کورد لە چاو عێراقا لەوێ کەم بووینە هەم مۆزەفمان کەم بووە هەم پەرلەمانتاری کورد جیاوازە لە پەرلەمانتاری عەرەب جیاوازە پەرلەمانتاری کورد بەشێکی زۆری ئەتوانم بڵێم لە 90 وەکو مۆزەف ڕاتە بەغدا وەکو مۆزەفی حیزب ڕاتە بەغدا ڕاتبی لە ڕاتبەکە زیاتریشی نییە ڕاتبی پەرلەمانتارش وا داڕێژراوە ڕاتبی موسسات هەمووی مەسەلسەر چۆن قازی ڕاتبەکەی وا داڕێژراوە نەکەوێتە ژێرباری ڕەشوە وەرگرتن لە حکومدانە ڕاتبی باشی هەیە قازی پەرلەمانتارش ڕاتبێکی بۆ دانراوە بتوانێت ئیکتیفای خۆی بکاو دەوروبەرەکەی احتیاج نەبێ و دەست بۆ دزی نەبە بۆ ئەوێ و موچەکەش بەرز نییە بەڵام کۆمەڵە شتی بۆ دانراوە بۆ ئەوەی بتوانێت احتیاج نەبێ و زمانی بە قانون زمانی ئەوەش کراوە لە دوای دەورەکەشی بتوانێت ژیانێکی ئاسایی و سەربەرزانە بژێت و احتیاج نەبێت بە قانون کراوە ئەوەی بە قانون شتێ بە قانون بکرێت کێشەی لەسەر نییە مەسەل 6 دەورەی پەرلەمانمان هەبووە هەر دەورەی زیاتر لە 300 پەرلەمانمان هەبووە ئەکا چەند
6 خۆ یەکەم جار 275 دوایی بوو بە 325 معدل سیاست وەرگرا بەڵێ 6 في سیاست 1800 وای وایە 1800 لەم 1800 پەرلەمانتارە 200 پەرلەمان گەندەڵیتیان نیە ڕێژەکەی پەرلەمان ئەوانەی کە تیجارەت دەکەن و سەفقاتەکەن و دەڵاڵن لە بین وزارەتەکانە و کۆمەڵی خەڵکن باش ئەو باسی پەرلەمانتارت کرد وەک پەرلەمانتار بەس وەزیری کوردیشی تێدایە پێشوو ئەوەندەی زانیاری تەبێ حتمما لە هەولێرە لە سلێمانیە من لەوێ بچووکی ناکەمەوە ئەڵێم کوردی تێدایە کوردی پەرلەمانتاری پێشووی تێدایە تاجریش تێدایە تاجری کۆن و تاجری تازەشی تێدایە تاجری کۆن و تازەش لە کورد کەس دەستگیر نەکراوە دەستگیر نەکرا بەڵام ئەکرێ دەکرێت هەیە دەڵێن پارەی گێراوەتە لە دوانی پەرلەمانتارێکی پێشوم بینی دەڵێ کورتەیە دەڵێت پارەی گێراوەتەوە من لە سەرەتای بەرنامەکە ئاماژەم بەوە کرد یەکێک لە ئامانجە گەورەکانی پرۆسەکە گێڕانەوەی پارەکانە حکوومەت هەژمارێکی تایبەتی کردەوە بۆ پارەکە جاو باشە ینی جۆرێک لێ خۆشبوونی بۆ گەندەڵکە کاکە پارە بینەوە ئەزانی نادەم ئەزانی چییە ئەزانی چێک ئەمانەی کە بەشێکی زۆری گەندەڵەکان پێتم وت گەندەڵەکان ئەشخاص نین گەندەڵەکان مەسەل تۆنا علی وەلی مۆزەفە وەزیری ئەم حزبەیە ئەم حزبە دزی پێکات ئەم حزبە دزی پێەکە سەرچاوی دارایی ببڕدرێت ئەبێتە سەرچاوی دارایی حزبەکە ئیشی ناقانون پێەکە ئەبمە محافزیم حزبە ئیشی ناقانون پێەکە بەرتیلم پێوەرەگرێ سەرانم لە خەڵک پێوەرەگرێ مەوزوعەکە ئەشخاص نییە مەوزوعەکە ئەشخاص نییە لەبەرەوە ئەمە یەک ئەبێتە یەک ئەبێ ڕدعێک دروست بێ ڕادعێک دروست بێ بۆ ئەوەی خەڵکێک ئەتر کە ویستی گەندەڵی بکات 100 حساب بکات تا هەنگاوێکەنێ چکە عێراق لە عێراقە گەندەڵی بۆ شتێکی باو یعنی شەرمیان ناکەن بە ئاشکرایان کرد بە ئاشکرا خەڵکم بینیوە لە تەلەڤیزیۆنە هاتووە من ڕەشوە مەرگرتووە لە تەلەڤیزیۆنە ئەڵێ ڕەشوە مەرگرتووە هیچ ئیجرایەکی بەرامبەر نەکراوە ئەڵێ ملیۆنە دۆلار ڕەشوە مەرگرت بەس هیچ کوردێک پارەی گێڕاوەتەوە پێت وایە ناتوانم لە وردەکاریانە شت بە وەسای قسە نەکەی قورسە من خۆتە زانی من ڕۆژنامە نووسم پێش هەموو شتێک ڕۆژنامە نووسم 30 ساڵ 35 ساڵە لەناو ئەو پیشەیە ئیشەکەم 53 داوام هەبووە هیچیم نەدۆڕاندووە لەبەرەوە بێباڵگە قسە نەکرد ئەنێەوەی کێستا لەسەر پەرلەمانتارەکان باسکە ناوەکەشت لایە بەس بڵاویان ناکەی ناوەکانت لایە حتا نەگیرێ ناتوانین بیڵێم هەتا نەگیرێ ناوی تاجرەکانشم لایە ناوی تاجرەکانشت لایە لە بەغدامەوە نیە لە کوردستان هەڵاتون مەوەسم هەڵاتون هەیە لە دەرەوەیە بەڵام لە ئاخیرە هەرەیان هێنەوە بانتەرپۆلش بەیان هێنەوە پەرلەمانتاری کورتەیە هەڵاتوە نازان پەرلەمانتار هەڵاتەوە بەڵام تاجرە زانم هەڵاتوە بازرگان هەڵاتوە باش بەس وەکو بڵین سەرە گەورەکان بڵین لە شیعەکان بێ لە کورد بێ لە سونە مەکاتبی اقتصادیە بەس خۆ ئێستا خەڵکێکە بۆ سەرۆک وەزیران بۆ گەندەڵی دووە نایگرن وایە مەکاتبی اقتصادیە کازمی باسی لەوە کرد کە لە عێراقا لە 2023 تا دەسەڵاتەکەی ئەو 600 ملیۆن دۆلار دزراوە 600 ملیار دۆلار دزراوە باش مەسعود حەیدەرش 640 خستە سەریە بێ ئەکاتە 750 ملیار وایەوانە جا من خۆم بە تەسەوری خۆم زیاترشە چونکە ئەوەی لە عێراقا هەیە و ئەگوزەرێ زیاتریشە ئەوەی لە عێراقا ئەگوزەرێ زیاترشە ئێمەش وەکو کوردستان بەشێکین لەو پرۆسەیە هەرمی کوردستان دەگرێتەوە بڵێن دەگاتە کوردستان یا خود بڵێنەوە تەناوەیەکە کەسانەیە دەگاتە عێراق هیوادارم کوردستان هێزە سیاسیەکانی کوردستان دەسەڵاتدارانی کوردستان ئەزمونێک لەوەی عێراق وەربگرن ئەو وەزعیان بۆ ناڕواتە سەر ڕۆژێک هەر بێت ئەوە هەموو خەڵک چەپڵە لێدا بۆ دەستگیرکردنیە یا بۆ ڕاوەدوونانیە دەگاتەوە خۆناغا بڵێ هیچ پرۆسەیەکی زوڵم و ناعەدالەتی و گەندەڵی تا سەر ناڕوە تاریخ وەرە تاریخ لە ئادەمەوە بهێنە هیچ پرۆسەیەک نەیتوانیەوە هیچ دەسەڵاتێک نەیتوانیەوە بەردەوام بێت گەندەڵی دنیای کردوبێ ماڵی دنیای خواردوبێ نەیتوانیەوە بەردەوام بێتایە نەیتوانیەوە بەردەوام بێتایە باش بەس وەکو ئانی کە دەستگیر کرابوون
دەچێتە قۆناغی وەزیرەکانش باست کرد وەزیر بریکاری وەزیر دوێنێ شەو کۆبوونەوەیەکی ئیتاری تەنسیقی بووە باشە کۆبوونەوەیەکی ئیتاری تەنسیقی بووە هەموو قیاداتی ئیتار حاضر بوونا زەیدیش لە کۆبوونەوەکە حاضر بوو لە ناو 12 قیادە ئیتارە 3 کەس ڕخنیانە 3 کەس ڕخنیان لە پرۆسەکە بووە یەکێکی خەڵکی خۆی تێدایە هەمان حەکیم نا زۆرترین خەڵکی خۆی تێدایە سوودانی بەڵە یەکێکی گلەی لەوە هەبووە بۆ دەبابە بەکارهێنراوە کێ بووە یەکێکیش گلەی لەوە هەبووە بۆ پێشتر قیادەی ئیتارت ئاگادار نەکردووە جگە لە سوودانی کێتر ڕخنێ هەبوو ئەم سیانە 3 کەس قیادە نازانم سوودانەیە بەڵام 3 کەس لە قیادەکە ئەم قسانەیە بۆ زەیدی وەڵامی هەرسێ لایەنەکەی داوەتەوە یەکەمیان وتوێتی مەوزوعی دەبابە هین نییە 3 هێز بەکارهێنراوە هێزی تایبەت قوات خاسە لەگەڵ مکافحە لەگەڵ هێزەکەی دەستەی نەزاهە هەیەی نەزاهە ئەمە هێزیان هەیە دوو ئەم هێزە بەکار هاتووە حسابی کاردانەوە کراوە چکەمانەوە کاردانەوەیان هەبێ تەقەب بکەن شەڕ بکەن ئەبێ تۆ ئامادەکاریت هەبێ سێمش وەڵامم ئێوەم نەوتووە بە ئێوەم بووتایە بە هەمووی تانەوت و کەس ناگیرە فەشەلمانەیەنە لەبەرەوە عنسوری مفاجئە باشترین حاڵەت لەم وەزعەت دوو کەس پێیان زانیوە هەردووکی هەڵاتوون دوو کەس پێیان زانیوە پێش پرۆسەکە هەردووکی ڕایان کردو هەردووکی ڕایان کردو بەس پێ دوایە قەبارێ و پارانەی کە دەگرێتەوە زۆر بێ خزمەتێکی زۆر بە ئابووری عێراق بکات ئەمەی کە ئەم دووسێ ڕۆژە گەڕاوەتەوە نزیکەی هەموو یەگاتە نزیکەی تقریبن 200 بۆ 250 ملیار هیچ ئەو کاریگەری نییە بەڵام ئەمە دەرگایە ڕێگری دەکات لە گەندەڵی ئەمە دەرگایە ڕێگری ئەکاتەوە مەلەفاتی تر 40 مەلەف و 960 ناو لەژێر دراسە و لێکۆڵینەیە ئێستا لە چاودێری دارایی و لە هەیەی نەزا دەستی نێزای عێراق بەهێزە بڵین لەگەڵەوەی کە گەندەڵی زۆرە لە عێراق بەڵێ دەستەکە باشە وەکو بەرچوونەکە لەگەڵ ئەو هەموو دۆخەیە کە هەیە دەستەی نەزاهی عێراق لە ماوەی ساڵانی ڕابردووە نزیکەی 800 ملیاری گەڕانۆتەوە بۆ خەزیێنە خەڵکێکی زۆری گرتووە نەک مەسەلێ من نەمبیستووە تا ئێستا لە هەرێم دەستپاکی کەسێکی گردی بێتیان پارەی گەڕان بێتەوە بۆ خەزیێنەی دەوڵەت خەرجیان زیاتر بێ بەڵام لە عێراق حرەکەی هەیە لە عێراق کێشەکە ئەوە هەبووە هەیەی نەزاهە موسسەیەکی باشە ڕقابەی مالی موسسە ئەمانە موسسەی دەوڵەتین موسسەی زۆر باش و تۆکمەن بەڵام غیتای سیاسیان نەبووە لەبەر ئەوە زۆربەی مەلەفەکان برادێک کوتی دەیان مەلەفمان داوەتە سوودانی یەکسەر لەسەری ئەنووسێ ئەمانە العامە بڕاتە ئەمانە عامەی مجلسی وزەرا ئەمانە ئەمان هامشەکەی ئەوەیە بەڵام زەیدی لەسەر ئەنووسێ هەیەی نەزاهە یەکسەر تەحویلی هەیەی نەزاهی ئەمە جیاوازێکی و من پێم وانە لێرەیە بوەستێ زەیدی 15 مانگ ئەڕاتە کۆشکی سپی 15 مانگی داهاتوو 15 مانگی حەوت باشە لە دوایەوە کۆمەڵی سەردانی هەیە لە ئەوروپا کە دێتەوە سەردانی تورکیا و سعودیە و ئێران شەکات بۆ هەر پەیوەست بە پەیوەست بە عێراقی ئایندە پەیوەست بە عێراقی ئایندە باش مقابلەکەی شەرق ئەوسەتت نازانم بینیانە ئەو خاڵانەی کە بەرنامە حکوومیەکەیە کە ئەبێ عێراق ئەم شتانە جێبەجێ بکە زۆر وازەحەتیایە یەکەم شت ئەڵێ لە بەگەندەڵی دەوڵەتداری ناکرێت و ڕاستیشەکە وای بەس دەڵێن ئەوەی کە زۆر پشتیوانێتی علی زەیدە فراق زەیدانە ڕاستە سەرۆکی ئەنجومەنی باڵای دادگا ئەگەر دادگا پشتیوانی نەبێت ناتوانێت ئەگەر دادگا پشتیوانی و ئەنجومەنی دادوەری پشتیوانی لە هەمووی زیاتر بۆ پشتیوانی علی زەیدی شەقامی عێراقیە علی زەیدی لەم پرۆسە پاشەکشە بکە ئەشکێ لە سەرتاوە ئەشکێ بە زۆر ئەوە جیاوازە لە پرۆسەکانی تر چکە دەڵێن سەرتا سوودانی باسی دزەی سەدەی کرد عەبادی بازجیای ئۆپەراسیۆنی جێبەجێکردن جیای لە ساڵی 2023ەوە پرۆسەوە ئەم پرۆسە ڕووی نەداوە لە عێراق ڕووی نەداوە لە عێراق
کێشەی عبادی کۆمەڵێشتی کرد مەرجعیە پشتیوانی کرد چی کرد بەڵام ئەمە هیچی چارێکی ئەمە لە جێ خۆی نەبووە تاسیری نەبوو هیچی نەیتوانی و قەنەعەت بە شارع بکە کێشەی بۆ دروست نابێ ئەگەر بزانن زۆر بڕوە بۆ لایەنە شعکان لە پەرلەمان متمانە لە حکوومەتەکەی وەربگرنەوە لایەنە سونەکان بامان کورد لەو شەوانە هێزێکی زۆر بەشێک لەو هێزەی کە جوڵێنرا بوو کە یەکەم جاروتیان چوونە سەرماڵی هەلبووسی بۆ سەرماڵی هەلبووسی نەبوو بۆ ماڵی فایق زێدان بوو بۆ حیمایەکردنی نەوەک لە کاردانەوەی ئەم بڕیارانە پەلاماری ماڵی فایق زێدان بدرێت بۆ هێزەکە بۆ ئەوە هێزەکە ڕۆشت بۆ ئەو سنوورە بۆ حیمایەکردنی ماڵی فایق زێدان کێشەی بۆ دروست نابێ ئەگەر پێ دوایە ئازاریان پێ بگا سەرکە دەگەرەکانی شیعە سونە حکوومەتەکەی لە ناو پەرلەمان ینی ئەوەی خۆی قسەی کردی من ئامادەم گیانم ببەخشم ینی قەناعەتی هەوەی احتیمالە لەسەر و پرۆسەیە بکوژرێ احتیمالە بکوژێک کاردانەوە بێ بکوژێ لە ناوی بن باش چکە هەموو ئیشێک نەیاری هەیە تۆ لە بەرژەوەندی گەورە بدەی ئەبێ حسابی هەموو شتێک بکەی بەزوەکو ئەوانەی کە لە هەرێم دەستگیر کراون ئەندێشتم خوێندەوە گوایە ئەو جۆرێک کە لە دەستێوەردانی بەغدا بۆ نمونە هێزی عێراقیات و تە هەرێم بۆ دەستگیرکردن دەستێوەردان نییە بە دەستورش هێزی عێراقیات توانێ بێتە هەرێم بە اتفاق لەگەڵ هەرێمە هاتوون بڵێن هێزی دژەتیرۆری عێراقیوانە پێویستی نەکردووە بێن پێویستی نەکردو لەبەرەوە بە هەرێم وتراوە هەرێم دەستگیرانی کردو و ڕادستیانی کردو ئەگەر دەستگیری پێویست بکە هەرێم ناتوانێت لەگەڵ هەرێمە تەنسیقەکات دێن ئەو خۆناغە بەس مەسەلەمە چەندین پرۆسەمان بینیوە لە ماوەی ڕابردووە بە هاوکاری هێزە ئەمنیەکانی عێراق لە ناو هەرێما شت کراوە باش چەند خولەکێکمان ماوە پێویست بە دۆخی هەرێم بەرز پێشتری شۆژداری دابوو لێرەیسە حکوومەتمان نییە پەرلەمان نییە حاڵی دادگا و ئەوانش دەبینین هێزی ئەمنی چ چاوەڕێ دەکەی بۆ هەرێمی کوردستان لە قۆناغی داهات و پەیوەست لەگەڵ بەغدا لە ناو خۆ وەکو فێدراڵێتەکە وەکو دەسەڵاتەکانی هەرێم چی چاوەڕێ دەکەی وەڵێمە دۆخمان عەرەب بەم قسەی بە دۆخی سایڕێم لێ وەزعێکە لا يحسد عليه حەسوودی پێ نابرێ کەس حەسوودی بەو دۆخەی هەرێم نابە لەبەرەوە لە دۆخێکی زۆر خراپین دۆخێکی زۆر ئاڵۆزین دۆخێکی زۆر شڵەژاوین متمانە کەس متمانەی بە یەک نییە هیچ هێزێک مبادرەی نییە مبادرە قسەنا قسە فەرقیە لەگەڵ مبادرە ئەوەیە کە کاریگەری هەبێ مبادرە ئەوەیە کە تایسە یەک مبادرە نییە ئەوانەی من ئەیبینم تەنها قسە و دەربڕینی ڕاو و ناڕزایەتیش نبینم ئەوەی لە کوردستانە هەیە ناڕزایەتی نییە گلەیە من دانشم گلەیەکەم تۆ گلەیەکەیەکیتر گلەیەکە ئەمانە ناڕزایەتی سەرێکی پارتی لێک دوور کەوتونەتەوە دوای پێکێنانی حکومەتی زەیدی و گۆڕانکاریان کوت لێک نزیک بوونەتەوە یان دوورکەوتنەوەی زیاتر هەیە بەشداری یەکێتی و پارتی لەم حکوومەتەی زەیدیە لە مێژووی بەشداریکردنە خراپترین بەشداری بووە لەبەرەوە یەکێتی و پارتی بەجیا هەرکە ئینی کردووە حتاکو حکوومەتەکەی سوودانیش یەکێتی و پارتی وەرەقەی عملیانە بوو وەرەقەیەکیانە بوو مفاوزاتیان پێ کرد پێکەوە متفق بن لەسەریە پێکەوە لە ناو ئیداری دەوڵەتا بوون بەڵام لەم حکوومەتە وەکو حزب بەشداری بوونە نەکۆکو کورد ئەم حزبەوەنە کورسیە بەشدار بووە مەسەلاتی کوردستان دوایەوە لێک دوورکەوتن توێستا هیچ ئاسوەیەک دەبینی بۆ پێکێنانی حکوومەتکەوە پەیمانینەوەی نوێ و یەکێتی هەیە پارتی مامەڵی لەگەڵ داناکەوان دەڵێن ئێمە سوورین تا سەرۆکینەوەی نوێدەی و سەرۆی حکوومەتیشمان دەوێ چاوەڕێ دەکەی لەو ناکۆکیانە خۆیان ناتوانن ئەو ڕۆڵە ببینن بتوانن بگەنەیەک ئەگەر بە ئەگەر فشارێکی سەرور لەوان بەهێزتر هەبێت بتوانێت پێکەوەدایانە ئەگینا ئاراستەی بیرکردنەوە و ئاراستەی سیاسیان و خوێندنەوەیان بۆ ئایندە جیاوازە پارتی لە مواقع نوێ تێ ناگە یاخود ئیشێتی و بڵێنەوەی نوێ لە مواقع نوێ هیچ لایەکاتێک ناگەن بەس ئەوەی من پێم وایە پارتی هەر پارتەکەی جارانە گۆڕانی بەسەرە نهاتوە گۆڕاوە برادرانی ترن مەبەستیانی وەکو هێز وەکو کورسی وەکو بیرکردنەوە بەس ڕخنا بوو لە پارتی بۆ دەڵێ بەو هاوپەیمانێتی ڕازینی مامەڵی لەگەڵ داناکە
ئازادنی پارتی ئەڵێ من 6 مانگ لەگەڵ یەکێتیە مفاوەزاتی دووقۆڵیمان کردووە گەیشتونەتە بەرنمەیەکی هاوبەش بۆ حکومڕانی ئەتر کەواتەتر ئەو کۆبنەوانەمان بۆ کردو ئەو ڕێکەوتنانەمان بۆ کردو ئەو 6 مانگەمان لە وەقت بۆ کرد هەردوو لایەن بیانویان هەیە بۆ ڕەتکردنەوە یەکیتر و هەردوو لاشیان ئەدەواتیان هەیە کارتیان هەیە بۆ پخستنی یەکتری بەڵام هەردوو لایەن نیەتی نزیکبوونەوە و تێکەڵبوونی یەکتریان بەو شێوەیە کە لە بەرژەوەندی گشتیا بێنیە هەردوو لایەن لە بەرژەوەندی خۆیانەوە ئەڕوانە بابەتەکە بە دووری دەزانین جارێ حکومەت پێک بێ لە کوردستان و پەرلەمانیش کارا بکرێتەوە وەڵایە حەسەب ئەو واقعی هەیە گەشتبین نیم بووی گەشتبین بەزیزمەتێک هەیە لە سەر هەرێم من پێم وایە ئەو ڕۆژەش لە بەرنمەیەکی ترا باسم کرد پێم وایە ئەمەی کە ڕووەدا لە دەرەوەی ئیرادەی حیزبەکانشە لە دەرەوەی ئیرادەی یەکێتی و پارتیشە یەکێتی و پارتیش زۆر شت هەیە پێیان ناخۆشە بەڵام دەسەڵاتیان نییە لەسەری ناتوان قسە بکەن مامۆستا لەسەر پێکێنانی حکوومەت توورە لەسەر هەموو شتێک شتەکان کەوتۆتە شتەکان کەوتۆتە نێوان دوو کاراکتەر دوو کاراکتەر کار و کاردانەوە بەڕێزان باڤڵ تاڵەبانی و مەسرور بەرزانی بۆ کار و کاردان حەزبەکان نەیەکێتی لە بەردەم باڤڵ تاڵەبانیە قسەی هەیە نە پارتی لە بەردەم مەسرور بەرزانیە قسەی هەیە دوو کارکتەر سەکێشکە لە بینی ئەو دوو کاراکتەرە پێوترێ ئینادی سیاسی ئینکاری کێشەکە شخصی یاخود ئەمە پێویست بۆتە شخصی کێشەکە بۆتە شخصی کێشەکە بۆتە شخصی ینی ئەمە درێژەی ئەو هەڵمەتی هەڵبژاردنەیە کە لە ڕابردووە بینیمان کە چۆن بووە تەحەدای یەکتری مەسرور بەرزانی ببێتە سەرۆکوەزیران باڤڵ شکستی هێناوە نەبێتە سەرۆکوەزیران مەسرور شکستی هێناوە ئەمە لەوەیە کۆکراوەتەوە ینی لە کاتێکدا هەم خەڵکی هەرێمی کوردستان هەم دۆخەکەمان هەم پرۆسە سیاسەکەمان قوربانی گەورەی ئەوێ بۆ ئەوی بیپارێزی هیچ مەترسێک لەسەر هەرێم دەبینی لە پێویست لەگەڵ عێراق چکەڵ ئێستا نەخشەی ئەمریکیەکان ئەوەیە تۆم بارەکات و هاتووە ئێرە کە پشتیوانی عەلی زەیدی بن حکوومەت بەهێزکەن ئەو کاتە وەکو وەکو هەرێم زیان دەکات زەعیف بوون ئێمە ئێستا زیانمان کردووە ئێستا لاوازین ئەم هەرێمە ئێمە ئیسایمانە هەرێمی 10 ساڵ پێش ئێستا نییە هەرێمی 4 ساڵ پێش ئێستا نییە شەرعیەتی قانونیمان شەرعیەتی دەستوریمان متمانەمان نەک لەلایەن دەرەوە متمانەیەمان بۆ خەڵکی خۆمان بۆ خەڵکی هەرێمەکەم ماسمە ئەو مرکزیەتی ئەمریکایشی لەسەر دەکات لە زیانی هەرێمی کوردستان ئێستا کار لەسەر مرکزیەتەکرێ باس لە ئەزمموی سووریا ئەکرێ تۆمبارەک پشتیوانی ئەو ئەزمونە ئاکات هەرێم وەکو قوارە پێم وایە بمێنێ بەڵام قوارەیەکی جوغرافی سیاسی نابێت ئەبێتە قوارەیەکی ئیداری جیاوازی زۆر زۆرە جیاوازی قوارەیەکی سیاسی قوارێکی جوگرافی سیاسی جیاوایە لەگەڵ ئیداریە ئەبێتە قوارەیەکی ئیدارەی وەزعی ناوخۆ و زەریبە و باج و ئەو شتانەکە ئەوەشە بێنیوەی بگەڕێنێتەوە بۆ بەغدا ئەوەشە بێنیوەی بگەڕێت چی لەدەستدا لە ئیداریەکە زۆر شت لەدەست کاکە ئێمە نەک حکومەت ئێمە لە حکومەت نەک لە فیدراڵی زیاترمان هەبوو ئێمە حکومەت بوونە لە ناو حکومەتە ئێمە حکمی خۆمانمان کردووە و بە شەریکی حکمی عێراقش بووینە پێشتر ئێستا نە حکمی خۆمان پێکرێ ناتوانین لە عێراق شەریک بین مەوەستوکو دەسەڵاتەکان ئێستا سنوورە مەبەست دەسەڵاتی خاڵەت سنووریەکان بێ نەوت بێ فڕۆکەخانەکان بێ سنوورە گومرکە هێزیشە بڵێ لە خۆناغیدا بەدڵنیاییەوە چکە دەڵام و ئەم ڕێخستنەوە هێزە لە هەرێم دوورە دڵ هەر لە عێراق دەوەستی و نەخێر کاکە مەسەل ئەمریکیەکان ئێمە مەسەل 10 ساڵە هاوپەیمانان هاوکاریمانەکەن ڕاتبی پێشپەرگەشتمان پێدەین ناتوانین یەکی خێن درۆکین لەگەڵ خۆمانە ئێستا لێن یەکێتی و زەکانی 70 خێن نا درۆکن بەس ناوەکانی مانگۆڕین دەڤەری یەک و دوو بەس ناوەکانی گۆڕاوە ئەگینا هێزدای یەکێتی و هێزدای پارتی لە سەردەمی عەلی زەیدی وەکو دوا پرسیاریش فیدراڵەتی هەرێم کێشەی بۆ دروست دەبێ فیدراڵەتەکانی من پێتەڵێن فیدراڵیات وەکو فیدراڵیت وەکو ناوەکە ئەمێنێ بەڵام وەکو ناوەڕۆکەکەی نامێنێ لە سەڵاتەکانی دەسەڵاتەکان ئێستا دەسەڵاتەکان زۆر کەمی کردووە بەراورد بەجاران ئەو دەسەڵاتانە بێت ئەمری واقع بەسەر دوو حاڵەت هەیە کە قسەی لەسەرەکرێ یەکێکی ئەوەیە
تەوتینەکە وەکو خۆی جێبەجێ بکرێ ئەو پارەیە نەنێرن بۆ هەرێم ڕاستەوخۆ بڕاتە سەر هەژمارەکان باش ولا موچێ وایوانە ئەمە حکوومەت دەوری سەیرەفەکەشی نامێنێ باش وایوانە دووەم قسە لەسەر هێز هەیە چۆن هێزی پێشمەرگە تێکەڵ عێراق بکرێت ئەو قسەی هەردەنگۆیە من پێ دەڵێم قسە نیە لە ناو بازنەی سیاسی عێراقا بە چڕی باسی لەسەر دەکرێت ئەڵێت چەکدانان ئەبێ هەموو عێراق بگرێتەوە ئەبێ هەموو هێزە چەکدارەکان لەژێر دەسەڵاتی دەوڵەت دابێت و بەفعلیش سێ هێزە چەکدارەکان لە هەرێمش لەژێر دەسەڵاتی هەرێمان نییە لەژێر دەسەڵاتی حیزبەکانایە ئێمە بینیومانە هێز جوڵێنراوە هەرێم قیادی هەرێم حکومەت هەرێماگە دەرکەن زۆر سپاس دەکەین کە شوێن داودی ناوی پێشێنج بنوێرە عێراقما دوماکەی سپاس بۆ ئێوەش سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس باوکاران خواتان